نزیکەی 25 ساڵە تەنها یەک پرۆژەی بچووکی نیشتەجێبوونی وەبەرهێنان لە قەزای کفری دروست کراوە، بۆیە هەتا دێت ئەم کێشەیە فراوانتر دەبێت، چونکە جگەل لەوەی وەبەرهێنان ڕوو لە کفری ناکات، لە هەمان کاتیشدا حکوومەتی هەرێمی کوردستان ماوەی چەند ساڵێکە دابەشکردنی زەوی ڕاکردووە. ئەمە لە کاتێکدا چەندین فەرمانبەر و مامۆستا هەیە زیاد لە جارێک ناویان هاتووەتەوە بۆ زەوی وەرگردن. دۆخی ئابووری خەڵکی شارەکە و بە تایبەتی فەرمانبەران و مامۆستایانیش وای کردووە کە خەڵک پێویستی بە پارچەی زەوی هەیە بێت تاوەکو نیشتەجێبوون، چکە ئەو کۆمپانیانەی دێنە شوێنەکان بۆ دروستکردنی یەکە نیشتەجێبوون سەرەتای دەستپێکردنیان بیر لە قازانجی کۆمپانیەکان دەکەنەوە، بۆیە دەبێت حکوومەت بە دوو ئاراسەیش بکات. یەکەمیان ئەوەیە کۆمپانیای لۆکاڵی بێنێتە کفری و یاخود دەبێت پەنابرێتە بەردابشکردنی زەوی بۆەوەی چارەسەری قەیرانی نیشتەجێبوون بکرێت. بەڵێ ئێستا گەورەترین کێشەی گەنجان لە هەرێمی کوردستاندا نەبوونی شوێنی نیشتەجێبوونە. ئەگەر شوێنی نیشتەجێبوون بێ ئەوە کە گەنجان دەتوانن بتنە ژێنی یاوسەرگیریەوە کە سوودی زۆر زۆرە شوێنی نیشتەجێبوون. یەکەم ئەوەیە کە ڕێژەی کرێخانووی کەم دەکات، نرخی کرێخانوو کەم دەبێت، هەروەها گەنجان کە هەمویان دەچنە ژێنی یاوسەرگیریەوە و بۆ ئەوی ژیانێکی پڕ خۆشی و بەختەوەری و منەسەر. لە زۆربەی شار و شارشکانی هەرێمی کوردستان زەوی بەسەر فەرمانبەران و هاوڵاتیان و مامۆسایان دابەشکرا، بەڵام بەهۆی کێشەی مڵکایەتی لە کفری زەوی دابەش نەکراوە و کاتێک کێشەی مڵکایەتی چارەسەر کرا حکوومەت بە بڕیارێک زەوی دابەشکردنی ڕاگرت. کەمترین وەبەرهێنەر و سەرمایهدار ڕوو لەم شارەکە بە حکمی ئەوەی جوڵەی بازرگانی کەمە، بەڵام باشترین چارەسەر ئەوەیە کە حکوومەت زەوی دابەش بکات بەسەر چین توێژەکانی ئەم شارەدا بۆ ئێوانش بە شێوەی کی ڕاستەخۆ لە ڕێگەی خۆیان و یەکەی نیشتەجێبوون دروستکەن و کێشەی نیشتەجێبوون نەمێنێت یاخود کەم بێتەوە. لە هەمان کاتە پێشنیارەوە کەم حکوومەت خۆی یەکەی نیشتەجێبوون دروست بکات. دابینکردن زەویمان دابین کردە نزیکەی 200 دۆنم زەویمان دابین کردە، هەر ئەو 200 دۆنەمە ڕێماندا بە کۆمپانیەکان ئەو کۆمپانیای بکە بێت نیشتەجێبوون بکە ئێمە هەن لە خزمەتیە لە قۆڵە تریشۆ چیمان کردە محاولەمان کرد ئەو زێوەیە کە هەر لە 200 خۆمانە ئامادەیەکەین بۆ فرازکردن. ئەگەر هات و ئەو کۆمپانیا نەهات ئەو زێبەشم فراز بێت چی کاتێ فەرمانێک دەرچی بۆ دابەشکردن زەوی ئێمە زێوی دابەشکردنمان حاضر بێت بۆ مامۆستایان و فەرمانبەران. لەگەڵ بەردەوامی و زیادبوونی کێشەی نیشتەجێبوون ڕێژەی هەژاری و بێکاری هەتا دێت زیاد دەکات. ئەوەی هاوڵاتیان و لایەنە پەیوەندیدارانی سنوورەکە بە چارەسەری دەزانن دابەشکردنی زەویە بەسەر فەرمانبەران و مامۆستایان و هاوڵاتیان. حەیدەر ئەحمەد، کەناڵی گەلی کوردستان، کفری.